ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی هاوین و بەرزبوونەوەی پلەکانی گەرما بڕی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان کەم دەبێتەوە. بە داداچوون دەکەین دەمانەوێت بزانین ئەم ساڵش گرفتی کەمی کارەبا لە هاوینان بەرۆکی هاوڵاتیانی کوردستان دەگرێت یا حکومەت چارەسەری کردووە. دەچینە وەزارەتی کارەبا لە بریکاری ئەو وەزارەتە دەپرسین پلانی حکومەت لە ئەم ساڵ چییە بۆ پێدانی کارەبا بە هاوڵاتیان لە وەرزی هاویندا. لە هاوینە ئێمە هەموو ساڵێک گرفتمانە بێ چووکە خۆتان نەزانن هاوڵاتیان بەهۆی گەرمی وڵاتەکەمانەوانەیە بەکارهێنانی ئامێرەکانی ساردکردنەوە زۆرە بێت لەبەرەوە داواکارێکی زیاترە بێ لە سەر کارەبا کە ئەبێتە هۆکاری ئەوەی کەوا ڕێژەکانی پێدانی کارەبا ئەو کاتژمێرانی کە هاوڵاتیان سوودمەند دەبێت کەم ببێتەوانی. هیوادارین بە پێی توانایی کە هەمانە ئەو کارەبایی کە ئینتاجێکین زیاترین وەخت بتوانین کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان تدبیر بکەین. وەکو چۆن خەڵکی کوردستان چەندین ساڵە لە وەرزی گەرمادا داد و بێدادانیا لە دەست کەمی کارەبا، وەزارەتی کارەباش گرەیی لە هاوڵاتیان هەیە و دەڵێت گرفتی سەرەکی وەزارەتش ئەوەیە هاوڵاتیان لە وەرزی هاویندا کارەبای زیاتر بەکاردەهێنن بۆ ڕێخستنی بەرهەمی کارەبا و خواستی بەکارهێنانی وەزارەتی کارەبا ئێستا پێوەری زیرەک بۆ ماڵانی داناوە تا هاوڵاتیان زیاتر لە پێویست کارەبا بەکارنەهێنن. ئەو پرۆژەیە بەردەوامە و ئێمە ئێستا دەستمان پێ کردووە بۆ ناوچە پیشەسازیەکان لە هەولێر و وەکو تەجروبەیە کردمان و بەم جوانە بە پێ ئەو پلانی کە هەمانە بەرەو شارەکانی هەولێر و دهۆکی سلێمانی و دهۆکی ژەڕی بێگومان پێوەری زیرەک توانین کۆنتترۆلی کارەبا زیاتر بکەین کە ئەو زیادە ڕۆیی لەسەر کارەبا هەیە بتوانین کۆنتترۆلی بکەین کە بچێتەوە ناوتۆڕی کارەبای نیشتیمانی. ئێستا وەزارەتی کارەبای حکومەتی هەرێم بڕی بەرەمێنانی کارەبای لە کوردستان گەیاندۆتە زیاتر لە 3500 مێگاوات. بەڵام لە وەرزی هاویندا بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما و زیاد بەکارهێنانی ئامێرەکانی فێنکەرەوە لەلایەن هاوڵاتیانەوە داخوازی بۆ بەکارهێنانی کارەبا دەکاتە زیاتر لە 5000 مێگاوات. بەوەش سەعاتەکانی پێدانی کارەبای نیشتیمانی کەم دەبێتەوە و لەبری ئەوە بە بڕی پارەیەکی دیکە کارەبای مۆریدە ئەهلیەکان بە خەڵک دەدرێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.